لەمەدا 1 2 3 4 5 6 7 8 8 ئەوە 8 هەر ئەوە نۆ ئەوەدا ئەوە یازدا ئەوە هەر وشک بوو لە بنە وشک بوو ئەمەی کە دەیبینی ئەم باخ و بێستە ئەمە ڕەزوشتەکە بەرە وشک بوون توێ بەرە و لە ناوچوون دەچێت ئەمە سەبەبەکەی بێبارانی و وشکە ساڵیە یاڵە ئێمە ئێستا لە شوێنێک ڕاوەستاوین ئێمە ماڵی خۆمانە لەم دەور و پشتی ماڵی خۆمان من ڕزێکم هەیە نزیکەی 300 بنەمێو دەبێ ئەو 300 بنەمێوە ئەگەر باسی پار بکەین بەس پار مێوەکان گەورە نین چەند ساڵەکە خۆم چەندوو من پار زیاتر لە 100 سندوقترێ هەبوو بە بەڵام ئەم ساڵەکە مقارنەیکەن ئەم ساڵ بڵیت 1 سندوقی ترێ نەبوو بێ بە کەڵک بێ بخورێ 1 سندوق معناوایە دەتوانین بڵین بەروبوومەکەی سفرە ئەویش سەبەبەکەی بەڵێ بێبارانیە باشە مامۆستا لێرە چەند باغدار هەن و بژێوی سەرەکی ئەم گوندە لەسەر ئەم باخانە بوو وایە بەڵێ ئەگەرەوە ساڵانی زوو ئەوەی من بە بیرم دێ من دوای هەفتاکانم بە بیردێ ینی من بۆ خۆم وای 69 حساب بکە من دوای هەفتاکانم بە بیر دێ ئەوەی بە بیرم دێ هەشتاکان و ئەوانە پێشەوەی ئێرە تێکچێ و حکوومەتی بەعز ئێرە بگوازێتەوە بەڵێ بەشێکی ژیان ئەگەر تەوزیعاتێک بکەین ڕەنگە لە 100 تا 30 ژیانی خەڵک لەسەر بەس ڕزەکان بوو و 30 لەسەر ئاژەڵداری بوو بەشیش کەشی لەسەر کشت و کاڵ و معاش و ئەوە بووە بەڵێ ئێرە ئەمە ژیانی بەس ئێستا دەتوانین بڵین بەشێکی زۆری خەڵک معاشی هەیە و ژیانی 100 لەسەر ئەوە نیە و لە 100 تا 30 لەسەر ئەوە بەس بەشێکی گرنگشی ژیانی لەسەر ئەوەیە بەڵام ئێستا مێدی ئەوە نەماوە خەڵک بینای لەسەرەوە نەکردو بە حکمیەوەی بەروبوون کەم بۆ باران نیە وشکە ساڵی هەیە و نەخێر ئێستا و دەتوانین بڵین بەروبوومەوەندە کەمە خەڵک بێ ئومێد بووە لە بەروبوومی ڕزووترێ بەگشتی چەند ڕز لێرە هەیە و ئایا لە ئەگەری وشک بوون و نەمانی ئەمانە ئەتوانرێ بچێنرێتەوە و دووبارە ئیسفادەی لێ بکرێت و یاخود ئەگە وشکە ساڵی بەم شێوە بەردەوام بێ ئێوە وازی لێهێن ئێمە ئەگەر حسابی ئێرە بکەین ئەم دێ ئێستا حالیان 150 ماڵی گوندی کەڵگەسما 150 ماڵی تێدا بەڵام دیارە گەر بێت و خەڵکەکەی بگەڕێتەوە هەموو خەڵک حساب بکەیت زیاتر ڕەنگە 1000 نزیکەی 1000 ماڵ دەبێت ئەمە ئێستا ئەم 150 ماڵەش حساب بکەین ڕەنگە حساب کە 150 ڕەزی ترێتیایە زیاتر ڕزەکانەوە لە بن شاخەکە بن وەک لە سنووری ئێمە سنوورمان لەگە گوندی قەڵات و قەمیشە دەگەڕێتەوە ڕزەکان زیاتر ساڵانی هەتا ئەم گوندانە ئاوادانە بۆ زیاتر لە بر شاخەکان و شوێنانی زیاتر بۆ کشتتوکاڵ بەکار نهاتون و فێنچیش بوون ڕزەکانمان لە بر شاکان ئێستا لە سنووری گوندی سارکە تا سنووری گوندی قەڵات بن شاخەکە دەتوانن بڵێن پچڕانەوەی تێدانێ هەمووی ڕزە بەڵام بە دووسێ حکمی ئەوەی کە وەسائلی گا و جووت و ئەوە نەماوە تا بچێڵ درێ و خزمەت بکرێت بەوانە و سەبەبی دووەمیشی بەراس یعنی ئێستا دەتوانم بڵێم ینی حتی خەڵک بەخێوی بکە بەخێوی بەراز ناهڵی ئیسفادەی لێ بکە و وەکو حکومەتەوە بڕیاریشی داوە نابێ بەراز بکوژێ و عقوبەی هەیە و عقوبەی مادی و معنەوی هەیە و ئێستا حالیان ئەو چەند ڕزانەی لە برشاکان توان بڵێن بەکار نان و بەرەڵا کراون و بەڵام ڕزێکی زۆری تێدا ئەم دێ بڵێگە 150 ماڵەوە ئاماژەم پێکرد ئەگە بڵێ هەیە ڕزێکی هەیە دوو پارچە هەیە سێ هەیە ئەگەر حساب بکەین هەموو پارچە ڕزەکان زیاتر لە 100 پارچە ڕز بۆ 150 پارچە ڕزی تایە.